خۆیمان لە ماوەی ڕابردوو بە تایبەت بە دیاریکراوەی مانگی سەی ساڵی پار بینیمان کاتێک کە فەرمانبەرانەوە ڕێکخراوەکانەوە چین توێژەکان لە هەولێر و لە دۆک و لە سلێمانی و لە سەرجەم ناوچەکان بەیەکەوە هاتنە سەر شەقام و توانیان فشارێک دروستکەن بەشێک لەو پاشەکەوتە لابنەوە خۆی ئاماژەیەکی گرنگەکە ڕێگای مەدەنی ڕێگایکی کاریگەری و دەتوانێت کاریگەری دروست بکات. خاڵە چتر پێم وایە کە ئێستا ئێمەوەکو ڕێکخراوەکان خۆشمانێنی کاری لەسەر دەکەین ئەوەیە کە فشار لەسەر پەرلەمان دروستکەن لەسەر پەرلەمانتاران کە ئەو کابینێک کە ئێستا متمانەی پێدەدرێت دەبێت یەکێک لە ینی کارنامەی دوور و درێژ بێت بە وردی ئاماژە بە ئیشەکانی بکات بۆ یەکێکێکیان لەوانەکە ینی بیکەنە خاڵێک لەو کارنامەیەوە کە دەبێت سەقفێکی زەمەنی بۆ لابردنی پاشەکەوت دابنرێت. وخاڵە چترێمە دەتوانین لەگەڵ پەرلەمان کاری لەسەر بکەینەوەی کە لەمە دواتچی تر بودجە بەو شێوەی پێشتر سەرف نەکرێت لە پەرلەمانی کوردستان ساڵانە بودجە پەسەند بکرێت بۆی بزانین ئەو بڕێکە هەرێمی کوردستان هەیەی چەندەوە پاساوی حکوومەت ئێستا کە پابەند نابێت بە مەسەلەی موچە بابەتی ئەو قەرزانەیە کە کۆمپانیەکان لەسەریتی و شێوازی و گرێبەستانەیە کە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نێوتەکان کردێتان ینی ڕێکخراوەکان دەتوانن ئەو راپۆرتانە ئەو قەرزانەی کە حکوومەت کردوێتی و پارانەی کە سەرفی دەکات بە ئاسانی ینی حکوومەت بیداتە دەست ڕێکخراوەکان چکە ینی زۆر جا پەرلەمانتاران گلەییان هەیە بڵێن ئێمە پەرلەمانتارینەوە ئیشی ئێمە بدرێت بە ئێمە ئاگادار بین نامان نەنێ ئێستا ڕێکخراوەکان دەتوانن مەبەستم بەڵێ مەبەستمەوەی کە فشار لەسەر پەرلەمان دروستکەین کە ئەوان ئەو زانیاریانە بەدەست بێن بۆی بزانرێت ئەو پاساوی کە کراوەتە بۆی کە پابەند نەبن بە یاسای بودجێ عێراقی بزانن ئەو قەرزانە چەندە وهی کوێیە و چۆن قەرز کراوە بۆچی قەرز کراوە ئەوە بەشێکی کێشەکانە بۆ چارەسەر دەکات وەک گوتم پاساوی حکوومەت ئەوەیە کە بەغدا ئەو قەرزانەی هەرێمی کوردستانی کۆمپانیەکان ناداتەوە و یەکە بتوانین لە ڕێی پەرلەمانەوە ئەو هەنگاوانە بنێن دەتوانین بڵێن کۆمەڵێک لە چارەسەرەکان نزیک بینەوە و خاڵە چتر ئەگەر هەر حکوومەت نەچۆ ژێرباریوە وەڵامیشی نەبوو سەقفیشی دانە نەبوو چارەسەرکردنی بابەتی پاشەکەوتی موچەوە ئێمە زانیمان کە ئەو پارێکە دێتە هەرێمی کوردستان و ئەوەی کە بەڵگانێک ئێستاە سەر ملیارە دۆلار حکوومەت هەرێمی کوردستان مانگانە دەستی دەکەوێت بەتایبەت ئەگەر بودجەی نوێ بکەوێتە بواری جێبەجێکردن ئەو کات ئێمە دەزانین کە 850 میلیۆن دۆلارە شتێکی لەو بابەتەیە کە مانگانە پێویستە بۆ بجەواتە بەشێکی زۆر پارەش دەمێنێتەوە بۆ قەرزەکان و ئەگەر حکوومەت نەچۆ ژێربار ئەو بە تاکید دەبێت ڕێکخراوەکان بە هەمانجی مامۆستایان فشارێک دروست بکرێت و حکوومەت هەرێمی کوردستان ناچار بکرێت بێتە سەرخەت و پەرلەمانیش فشاری لەسەر دروست بکرێت باشە بەس بۆ